دەیان دروشمی جۆراوجۆریان لە گربوونەوەیەکی ناڕەزایەتیدا بەرز کردوتەوە. داوای ڕەخساندنی هەلی کار و ئەنجامدانی پرۆژەی خزمەتگوزاری دەکەن. ئەمانە دانیشتوانی بەردەقارەمانن لە سنووری ناحی بازیان، وەک خۆیان دەڵێن سەدان کارگە و کۆمپانیای وەبەرهێنانی پیشەسازی لە ناوچەکەیاندایە و هەزاران گەنجان بێکارە. کۆمەڵێک گەنجی زۆر و بێ ئیشین لەم منتیقەی بەردەقارەمان و بازان نزیکەی 200 معمەل هەیە لێرەیە، بەڵام وەکو ئەیبینیت لە 100 دەماندا نەمەزراوە. ئەوەشی دامەزراوە هەمووی بەواستەی قایمقام و بەواستەی کۆمەڵی خەڵکی دەستڕۆشت و دامەزراوە. بەڕاستی هاوڵاتیانی بەشداربووی گربوونەوەکە مۆڵەتی 2 هەفتەیان داوەتە لایەنە پەیوەندیدارەکان بۆ جێبەجێکردنی داواکارەکانیان و دەڵێن سەرباری ئەوەی کارگە و کۆمپانیا وەبەرهێنەکان زۆرترین زیانیان بەر ژینگە و تەندروستی هاوڵاتیان گەیاندووە، لە بەرامبەرەوەدا کەمترین سوودیان بۆ ناوچەکە هەبوو و سنوورەکەیان گرفتاری دەیان پرۆژەی خزمەتگوزاریە. ڕێگا و هەمووی چاڵ و چۆڵ و هەمووی تاسە و کاتێک زستان دێ هەمووی ئەبێ بە چاڵا و شوێنی مەلەکردنی قاز و مراوی. بەنیسبەت خاڵی دووەممانەوە دامەزراندن و دروستکردنی پردی پەڕینەوەیە لەسەر جادەی ڕئیسی کەرکووک سلێمانی کە بۆ بەردەقارەمان. تا ئێستا چەندین خەڵکی ئێمە لەو سەرجادەیە سیارە لی دا و کوشوێت، یەکێک لەوانە دایکی منە. بازیان دەیان ساڵە لە ناوچەیەکی کشتتوکاڵیەوە بووە بە ناوچەیەکی پیشەسازی و سەدان کارگە و کۆمپانیای وەبەرهێنانی گەورە و بچووکی تێدایە و لە ئێستادا بە یەکەمین ناوچەی پیشەسازی سەر ئاستێرەی میکروسان دادەنرێت. دانیشتوانەکەشی دەڵێن بە بڕیار و بە یاسا دەبوو زۆرترین بێکاری سنوورەکە لەو کارگە و کۆمپانیانە سوودمەندبوونایە. من پرۆژەیەکم تەقدیمی ئەنجومەنی پارێزگا کرد. پرۆژەکە لە 2 خاڵ پێکاتێ بوو. خاڵ یەکەمیانەوە بوو کە هەموو کارگەکان لە هەسنووری پارێزگای سلێمانی هەلیکاریان هەبوو ئەو کەسە لەو سنوورە وەرگرن کە کارگەکەی تایە، واتە ئیجباری کەین. ئەمە بوو بە قەراری ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە کۆی دەنگ ئەم بڕیارەی پەسەند کرد کە هەر کارگەیەک لە هەر شوێنێکی سنووری پارێزگای سلێمانی بێ بۆ نمونە بازیان ئەبێ کرێکار و کارمەند و پسپۆڕ لە سنوورەکە بگرێت. بەڕێوەبەری ناحی بازیانیش دەڵێت تۆماری سەرجەم بێکارەکانی سنوورەکەیان کردووە و لە هەوڵدان بە شێواز و سیستەمێکی گونجاو بەپێی پێویستی و پسپۆڕی کارگەکان هەلی کار بۆ گەنجە بێکارەکان دابین بکەن. بەتەماین ئەم شێوازە بکەینە سیستەمێک لە سنووری ناحیەکەمان بۆ ئەوەی دادوەری کۆمەڵایەتی و عەدالەتی بۆ سەرجەم گەنجان بە شێوازێکی یەکسانی هەلی کاریان بۆ بڕەخسێ، کە پێشتر گلەیەکی زۆریان هەیە کە بە شێوازێک و حیزبایەتی تەداخولی کردو و خزمایەتی و کەسایەتیوانە بەڕاستی ئێمە وعدمان بە گەنجەکان ناوە ئەم سیستەمە بکەین سیستەم شەرم لە هیچ کەسێ ناکە. لە سنووری ناحی بازیان نزیکەی 200 کارگە و کۆمپانیای پیشەسازی سەرقاڵی وەبەرهێنانی هەمەجۆرن و ناو بەناو دانیشتوانی سنوورەکە خۆپشاندان و گربوونەوەی ناڕەزایەتی لە دژان ئەنجام دەدەن. ڕزگا جەبار NRT کۆمەڵگەی بەردەقارەمان لە سنووری ناحی بازیان.